جموجۆڵی چەکدارانی تیرۆریستی داعش ماوەی چەند ڕۆژێکە لە خوارەوەی ناحیەی قەرەتەپە و گوندەکانی دەریاچەی حەمرین زیادی کردووە. شەوی ڕابردوو بە دووری تەنها 1 کیلۆمەتر بۆ ماوەی چەند کاتژمێرێک شەڕ و پێکادانی تیرۆریستانی داعش لەگەڵ سوپای عێراق لە خوارەوەی قەرەتەپە دروست دەبێت و دەستگا ئەمنیەکە نایشارنەوە لەوەی داعش لە ئێستادا لە حەویجەوە دێتە سنووری دەریاچەی حەمرین و گوندەکانی سنووری ناحیەی قەرەتەپە. هێزەکانی داعش لەم سنوورە زیادی کردووە لەبەرەوە دوای پاشەکشەکانیان نەیانگەرەکە لە هەموو شوێنێک کۆمەڵ بکەن و ئەو وەزعینە بن لەبەرەوەی لە سلسلەی لە حەویجەوە دێتە ئەو سلسلەیە سلسلەی حەمرین سلسلەیەکی درێژە زیاد لە 7 کیلۆمەتر درێژەکەیەتی لە زۆربەی شوێنەکانیان نقاط و شتیان دروست کردووە و تەواجدیان هەیە و هەندێک عملیات ئیرهابیش ئەکەن یعنی کاری تیرۆریستیش ئەنجام ئەدەن و تەقەکردن لە هێزەکانی سوپای عێراقی لە سوپای حەشدی شعبی لە سنووری سوپای عێراقیە ئەو مۆزوعانە ئەکەن و هەندێک بۆشایی ئەمنیش کەوتەتە ئەو بابەتانەوە سنوورێکی بەرفراوانە سنوورێکە زیاد لە 6 کیلۆمەتر مەسافەی ئەو بینەی ئەوانەتانێت خۆی ئەو هێزەیە مەسەلەنەوە مووسڵ کە گیرا و حەویجێشا لە ئارابە گیری ئەو هێزەوە پەرت و بڵاوی هاتوونە تو ئەم سنوورە ئەوانەوێت لەم سنوورا خۆیان ڕێکخەنەوە ئەم سنووری سنوورێکی گونجاوێ بۆ ئەوان لەبەرۆی هەم حەمرین چیایەکی گەورەیە و هەم دەریاچەی حەمرینیش ئەو ئاوەی سعدیوان ئیسیفادەی لێ یەکەن شوێنێکە دار و درەخت و شتی زۆری تایە. سنووری ناحیەی قەرەتەپە سنوورێکی فراوانە و 63 گوندی لەسەرا بوونی ڕوبەرێکی فراوانی زەوی و دەریاچەی حەمرین وای کردووەکەوە ناوچەکە لەبار بێت بۆ چالاکی تیرۆریستانی داعش. داعش يريد يسوي مشاكل بالمنطقة لحد الآن لهسه ما نقدر نصل القدرة. داعش دەیەوێت کێشە بۆ ناوچەکە دروست بکات. ئێستا ئێمە ناتوانین کشتتوکاڵ و ئاژەڵداری بکەین. بەڵێ داعش هاتوۆتە سنوورەکە. ئێمە تا ئێستا 5 کەسمان بێسەر و شوێنە و نازانین ژیانیان چی بەسەر هاتووە. صار لها 10 أيام شوي وهذا خربطت ونصبوا عبات چەندین گروپی داعش گەڕاوەوە بۆ سنووری دەریاچەی حەمرین بۆ سنووری چای حەمرین ناوبەناو هێرشەکەنە سەر سوپای عێراق یان هێزەکانی حەشتی شعبی یان بۆ میشێنراو دانن لە ڕێگای هێزەکانی پێشمەرگە یان ئاسایش بەڵام تا ڕادەیەکی زۆر ناو ناحیەی قەرەتەپە لەلایەن هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی ئاسایشەوە کۆنتترۆل کراوە پارێزراوە هاوڵاتیان ئیشوکاری خۆیانەکەن. سەرەتای شکستی داعش لەم ناوچەوە دەستی پێکرد بۆیە لە ئێستادا ماوەی چەند ڕۆژێکە دیسانەوە داعش دەیانەوێت پەلاماری هاوڵاتیان بدەن و مەترسی بۆ ناوچەکە دروست بکەن بەڵام هێزی پێشمەرگەی کوردستان دڵنیایی تەواوی هاوڵاتیان دەکاتەوە لەوەی ناهێلێت داعش جارێکی دیکە ببێتە مای مەترسی بۆ سەر هاوڵاتیان. حەیدەر ئەحمەد کەناڵی گەلی کوردستان گوندەکانی سنووری حەمرین.